یانەی چەمچەماڵ نەیتوانی درێژە بە سەرکەوتنەکانی بدات و لە کۆتا خولەکدا بەرامبەر بە سەید سادق دوو خاڵی گرنگی لە ڕکابەرەکانی خولی پلەیەکی کوردستان لەدەستدا. لە درێژەی یاریەکانی هەفتەی دێمی خولی پلەیەکیانەکانی کوردستان چەمچەماڵی پێشەنگ لە دەروی یاریگای خۆی بۆ میوانی سەید سادق. لە خولەکی دەیجێمی یەکەمدا هەرێم کەریم گۆڵی پێشکەوتنی چەمچەماڵی میوانی تۆمار کرد و جێمی یەکەمیش بەو ئەنجامە با کۆتات. لە جێمی دۆمیش یارەکە تا کۆتایەکانی بەو ئەنجامە مایە و لە کۆتا خولەکی یارەکەشدا محەممەد حەمید ئەنجامەکەی بۆ سەید سادق یەکسان کردەوە و یارەکەش با یەکسامون با گۆڵێک کۆتایەت و چەمچەماڵ دوو خاڵی لەدەستدا. بەم یەکسامونەش چەمچەماڵ بە 20 خاڵەوە لە پێشەنگی ڕیزبەندی خولەکە ماوەتەوە بە جیاوازی 3 خاڵ لە پێژیانی هەڵۆی دووەمەوە. ئەگەم سواز بخواین ڕۆ لە یاریگای خۆمانە توانیمان خاڵێک بەدەستبێنین هەرچەندە ئێمە بۆ سێ خاڵ یاریەکە وڵمانەدا لەبەرەوەی دوور بکەوین و لە کێبڕکەی ململانەی داوەزین بۆ خولی پلەدۆکان، بەڵام ئەتوانم بڵێم بەوەی هەڵەیەکی فەردی خۆمانەوە لە هەوڵ یاریەکەەوە گۆڵێکمان لێکرا، ئەمەش تا ڕادەیەکی زۆر هۆکارێکی خراپ بوو بۆی لە یاریەکە دوورکەوتینەوە، بەڵام سپاس بەخوا لە کۆتایی دەقەکانە گۆڵی یەکسانبوونمان تعادل کردەوە و لەگەڵ یانەی چەمچەماڵە ئەوانیش یانەیەکی بێزن و لە یانەی یەکەمی ڕیزبەندیان ئێمە وەکو یانەی سیسایە ئەم ساڵە توانە بڵێم شەنز یاوەرمان نەبووە، گینا ئێمە ئێستا لە پێشوەی ڕیزبەندیەکە بینایە هەر لە چەمچەماڵی و ڕزگاری و کۆیەوە هەڵۆ هەر چواریانە بەهێزەکەی پێشەوە هیچ کامیان نەیانتوانیوە سێ خاڵ ئێمە بگرنەوە، بەلایانی کەمە لە هەر چواریان ئێمە 6 خاڵمان لێگرتوون، بەڵام ئەتوانم بڵێم ساڵ ئێمە شەنز یاوەرمان نەبووی ناوە ئێمە ئێستا لە سەری کۆمەڵی ڕیزبەندیەکەین، بەڵام سپاس بەخوا ئەمەش بۆ ئێمە باش بوو، خاڵێکم نییە، سپاس بەخوا دووری خستینەوە لە ململەی داوەزین بۆ خولی پلەدۆکان. دەستان یاریێکی ئازبەرز بوو بۆ هەردوو لا پێویستیان بە سێ خاڵی یاریەکە بوو. ئێمە بەڕاستی بۆ سێ خاڵی یاریەکە بووین چونکە ئێمە پێشەنگی ڕیزبەندیمان کردووە پشت بەخوا بەرەو نایبی کوردستان هەنگاوەنین و دڵنیابن هاندەرانی چەمچەماڵ لەوەی کە ئێمە بەردەوام بین بۆ بەدەستێنانی سێ خاڵی یاریەکانی داهاتوو پشت بەخوا لە نایبین.